دووەمیان دوعای بینینی مانگی یەکشەوەی ڕەمەزان بکەین. ئەگەر لە شەوی یەکەمان نەتبینی لە شەوی دووەما لە کوردستانی خۆماندا زیاتر بەرچاو دەکەوێت کە ئەگەر ئاسمان ساماڵ بێ ئەو دوعایە بکەین کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کردوویەتی لە مسنەد ئیمام ئەحمەدە هاتۆ حەدیثێکی حەسەنە. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کاتێک کەوا مانگی یەکشەوەی دەبینی پەنجەی بۆ ڕادەکێشا و دەیفەرموو اللهم أهله علينا بالأمن والإيمان والسلامة والإسلام ربي وربك الله هلال رشد وخير. دەیفەرموو یا ربی خوای پەروەردگار یا الله داوا لێ دەکەم ئەم مانگە نوێ بێتەوە بە سەرماندا بە ئەمن و بە ئیمانەوە، بە سەلامەتی و بە ئاشتی و بە ئارامی و ئیسلامەتیەوە. ئەی مانگ خوای من و خوای تۆ هەر یەک خوایە کە ئەڵڵایە. یا ربی خوای پەروەردگار لێت دەپاڕێمەوە کە مانگێکی پڕ خێر بێ، پڕ بەرەکەت بێ، مایەی هیدایەت بێ، مایەی نوێبوونەوەی ئیمان بێ، مایەی نوێبوونەوەی ڕزق و ڕۆزی حەڵاڵ بێ بۆمان، مایەی جەستەی ساغ بێ بۆمان. ئەم دوعایە بکە لە کاتی بینینی مانگی تازەی ڕەمەزاندا.